بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 12 ڕۆژ لە ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان هێزەکانی سووریای دموکرات لە شارۆچکەی سەرێکانی و گرێسپی کشانەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بوڕان شێخ ڕەوف نووسەر و چاودێری سیاسی، هەروەها لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دوای 12 ڕۆژ لە دەستپێکردنی ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان، هێزەکانی سووریای دیموکرات لە شارۆچکەی سەرەکانی کشانەوە. لە ڕاگەیەندراوێکدا کیۆ کبرێل وتەبێژی هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند لە چوارچێوەی ڕاگررتنی شەڕ لەگەڵ لایەنی تورکیا بە نێوەنگیری ئەمریکا هێزەکانیان لە سەرەکانی کشاونەتەوە و شارۆچکەکە هیچ شەڕفانێکی لێ نەماوە. کشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات دوای پەیوەندەکانی تەلەفۆنی مەزلوم کۆبانێ فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات و مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکا هات. شارۆچکەی سەرەکانی کە هێزەکانی سووریای دیموکرات لەی کشانەوە دەکەوێتە سنووری نێوان سووریا و تورکیا، سەر بە پارێزگای حەسەکەیە لە ڕۆژاوای کوردستان و جگە لە کورد، عەرەب و ئەرمەن و تورکمانی شتێیدا نیشتەجێن. دوای کشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات لە سەرەکانی، دۆناڵد ترامپ لە تویتێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر وتی وەزیری بەرگری پێی وتووە ئاگربەست بە باشی جێبەجێ دەکرێت و کوردەکان لە ناوچێکی دیکە نیشتەجێ دەکرێت. نەوتەکەش لەژێر دەستی خۆیانە و درێژەش بە کشانەوەی هێزەکانیان دەدەن. ئاوکات ئاژانسی سانای حکوومەتی سووریا بڵاوی کردەوە دوای کشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات، سوپای تورکیا و هاوپەیمانەکانی چوونە ناو سەرەکانی. لامان کاتیشدا هێزەکانی ئەمریکا بەردەوامن لە کشانەوە لە باکووری سووریا و لەو چوارچێوەیەشدا ئاژانسی فرانس پرێس بڵاوی کردەوە 7 تانک و زرێپۆشی ئەمریکی ناوچەی تەلتەمریان جێشتووە. مارک ئیسپار وەزیری بەرگری ئەمریکاش باسەوە دەکات دەستیان بە کشانەوەی 1000 سەربازی ئەمریکا لە باکووری سووریاوە بۆ عێراق کردووە. سەرڕای ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا لەبارەی ناوچەی ئارام، بەڵام لێدوانی جیاواز دەبارەی سەرپەرشتیکردنی ناوچەکەوە لەلایەن بەرپرسانی هەردوو لە بەردەوام. ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند ناوچەی ئارام لە ژێر پارێزگاری ئەواندا دەبێت و هیوادارن ئەمریکا لەبارەی ڕێکەوتنەکەوە پابەندی بەڵێنەکەی خۆی بێت. هەروەها لێنزی گرام سیناتۆری کۆماریەکان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوزی ئەمریکی بازەوە دەکات ناوچەیەکی بێچەک لە نێوان تورکیا و کورد دروست دەکرێت و ئاسمانی ناوچەکەش لەژێر سەرپەرشتی ئەمریکادا دەبێت. لەلایەکی ترەوە ئەنجومەنی هێزەکانی سووریای دیموکرات لە کۆنگرێکی ڕۆژنامانیدا لە قامی شلۆ ڕایگەیاند تورکیا لە بۆردومانەکانیدا چەکی قەدەغەکراوی بەکارهێناوە و داواکارن لیژنەیەکی تایبەتمەندی نێودەوڵەتی لێکۆڵینەوەی لەبارەوە بکات. ئامینە عومەر هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکرات لە کۆنگرە ڕۆژنامانیەکەدا ئاماژەی بەوەش کرد لە سەرەتای ئۆپراسیۆنەکەەوە 235 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا و لە نێوانیان 22 منداڵ هەیە و زیاتر لە 300,000 کەسیش ئاوارە بوون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤیش ئاماری شەڕ و پێکدادانەکانی سوپای تورکیا و هێزەکانی سووریای دیموکراتی بڵاو کردەوە. بەپێی ئاماری ڕوانگەی سووری لە سەرەتای ئۆپراسیۆنی تورکیاوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان 259 شەڕڤانی هێزەکانی سووریای دیموکرات گیانیان لەدەستداوە، لە بەرامبەریشدا 196 چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریا و 10 سەربازی تورکیا کوژراون. لەنۆی ئەم مانگە ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە. شەوی پێنجشەممەی ڕابردووش ئەمریکا و تورکیا لەسەر ڕاگررتنی ئاگربەست لە ماوەی 5 ڕۆژ و دروستکردنی ناوچەی ئارام بە قوڵای 32 کیلۆمەتر و درێژی 440 کیلۆمەتر ڕێککەوتن.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک بورهامە خێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز لەسەر کشانەوەی هێزەکانی سووریای دموکرات لە شارۆچکەی سەرەکانی و گرێسپیچێک کە دوای مەسەڵەن 12 ڕۆژ ئەمڕۆ هێزەکانی هێزە کوردیەکان لەو دوو شارۆچکەیە کشاونەتەوە. بەڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان ئەوەی کە ڕایان گەیاندووە لە سەرزاری سەرکردەکانی هەسەدەوە ئەلانیان کردکەوەوان لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی کەوا لە نێوان ئەمریکا و دەوڵەتی تورکیادا کراوە پابەندبوونیان بۆ ئەو ناوچەیان چۆڵ کردووە. ئەمە لەلایەک ئەمە بە سەراحەت و بە ڕوون و بە ڕاشکاوی وتیانە، بەڵام لە بەرامبەر ئەمەدا ئەبێ بزانین ئەم ڕێکەوتنە چییە، لەسەر چی کراوە. ئەمە ئەوەی کە ئێمە لە سەرزاری ئەردۆغان و گوێماندیۆ بوو ئەو هەڕەشانی کە پێش چەند دەقیقەیەکیش کردی و ئەوەیە کە ئەم ڕۆژ توێتی ئەوەیە کە ئەگەر تا 6 ساعتێکی تر ئەو 120 ساعتە چەندەکە دانراوە تەواو بێن نەبێ ئەوە ئەوان جارێکی تر بەسەری ئەمە هێزەکانی هەسەدا دەن و سەریان پان دەکەنەوە ئەگەر ئەبێ ئەو 12 خاڵی کە دیاریان کردو لەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێن. بەس ئەوەی جێگەی گومانەوە جێگەی ئەوەیە لەسەری بوەستین و لێی وردبینەوە ئەمەی کە ئەوان ڕایان گەیاندووە تەسلیم بوونە بەوەی خۆ ئەم شەڕیان بۆ کرد. یعنی ئەگەر وا بوو ئەمە دەکرا و ئەم هێرش خۆڕاگری و ئەم چەند ڕۆژەش نەکراوە یەکسەر تەسلیم بوونەوەی، بەڵام ئەوەی کە ینی گومان دەخاتە سەر ئەوەی کەوا ئەم ڕێکەوتنە لەوانەیە دیوێکی شاراوی هەبێ لە ڕێگایەنەکانەوە ڕانەگەنرابی هەرچەندە ئەوان باسییان نەکردو ئەوەی ئێستش لینسیگرام وتی ئەوەی کەوا ناوچەیەکی ئارام دروست دەکرێت و حیمایی دەولی و دژەفرین و ئەم شتانەی کرد ئەمە شتێکی باشە ئەگەر تێدا بێ، بەڵام هەموو ئەوانەی کەوامان لێ دەکات ئەمە بیر بکەینەوە کە ئەمە دیوێکی شاراوی هەبێ ئەم ڕێکەوتنەوەیە کەوا یەکەم شت کە ڕێکەوتنەکە کراوە کۆنگرەی ڕۆژنامە نووسی بەستا کە دوو وەفد دوو وڵات ڕێ دەکەون دەبێت کۆنگرە و پرێسکۆنفراسی هاوبەش بەستن. ئەوە نەبوو، وەفدی ئەمریکی بەجیا قسەی کرد مەولود چاوشۆغڵ و وەزیری دەرەوەی تورکیا دوای کۆبوونەوەکان کە 5 ساعتی خەیان بەجیا قسەی کرد، ینی ڕووبەر بە تەنیشتێکەوە قسەیان نەکرد. خاڵێکی تر کە زۆر وردە ئەوەیە بڕیار بوو جێگری سەرۆکی ئەمریکا مایک بنز لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا 10 دقە کۆبوونەوەیکی دوو بە دوو بکەن، ئەنجا کۆبوونەوە لەگەڵ وەفدەکە دەست پێ بکات، بەڵام ئەو کۆبوونەوە ساعاتێک و 10 دقەی خایاند. بەڵێ پێشەمەی ڕابردووە بەڵێ کە دانیشتنەکە بوو بڕیار بوو کۆبوونەوەکە لە کورترا بکرێن نزیکەی 5 ساعتی خایاند. ئەم 5 ساعت خایاندنە هەر بۆ ئەم هەر باسی ئەوە کرابێ ئەو بەندانە جێبەجێ بکرێ تەسەور ناکرێ. دەسەورەکری ئەمە شتیتری لە دواوە بێ، ئەم ڕێکەوتنە فراوانتر بێەوە. ئەمە لە کاتێکدا ئەوان لە شەن ڕۆژی 6 ڕۆژی پێش ئەم ڕێکەوتنەدا هێزەکانی تورکیا نەیانتوانی هیچ پێشڕێوێکی وا گەورە لەسەر خاک بکەن و شارێکی گەورە داگیر بکەن، پێشڕێوێکی زۆر بکەنەوەی لە چەند گوندێک و شەڕی ئەو پێدەن لە عەسکەریە کەڕ و فەڕ و ئەوان دەیان گرتەوە لێیان دەستن ئەو سەرکەوتنە نەبوو کەوا ئەم هێزانە ناچار بکەن ئەو ئاڵای سپیان پێبەرز بکرێتەوە وەکو ئەردۆغان دەڵێ ئێستا تەسلیم بن و پاشەکشە بکەن و ئەڵێ هەر بەمەشەوە ناوەستن بەبێ ئەو قوڵای ئەو 32 کیلۆمەترەی کە دیاریان کردووە هەستە دە پاشەکشە بکەوە بە درێژایی 440 کیلۆمەتر کە تا سنووری عێراقیش دەگرێتەوە. ئەو 32 کیلۆمەتر خۆتمان دەزانین ئەو ناوچەی ڕۆژئاوای کوردستان لەو جوغرافیە تەسک و پانوبەری 32 کیلۆمەترەکە بە درێژایی حدودی تورکیا و سووریا و عێراقە ئەو ناوچەی ئەگەر وابێ یەک گوندی کوردیش نامێنێتەوە. بەڵام مثل لایەکی ترەوە ئەو لێپرسراوەکانی ئەمریکان وەکو هەواڵەکان دەکاوە دەڵێن ئێمە بیرەنەوتەکانی ئەو ناوچانە بە هیچ شێوەیە کە هەمومان دەزانین هەموو داهاتی نەوت و غازی سووریا لەو ناوچەیە کە لەژێر دەسەڵاتی هەسەدایە تا ئیسەش هەر هێزی تیا و دەیپارێزن. دەڵێ ئەم ناوچانە نەتەسلیم بە ڕژێمی سووریا دەکرێت نەتەسلیم بە تورکیا دەکرێت، دەمێنێتەوە دەپارێزرێ. ئەمانەی عنی هەموو احتیمال و تا ئیسە باز نەکراوە. ئەو یەکێکی تریش خاڵێکی تر کە جێی گومانەکە ئەو حاڵەتە نەفسی و وەستانەی مەولود چاوشۆغڵ وەزیری دەرەوەی تورکیا بوو کە بە حاڵێکی زۆر پرزەوە لە پرێس کۆنفرانسەکەی دوای کۆبوونەوەکەدا دووکە ینی ئەلاماتی پەشۆکان و شپرزەیەکی پێوە دیار بۆەوە ینی ئاماژە نین بۆ ئەو سەرکەوتنانی کەوایسە ئەردۆغان و تیمەکەی ڕای دەگەین و کە وا دەکەین و ئەمە زیندەی خۆمان بەسەر ناوچەکەدا فەرز دەکەین. سپاس دەکەم دۆتەگرم و لای بەڕێز دکتۆر ئەحمەد جەنابی شت بەخێر بێ سوپاس بۆ ئامادە بوونت. دەمەوێت سەرنجی بەڕێژت لەبارەی کشانەوەی هێزە کوردیەکان لە دوو شارۆچکەی سەرسنوور لە گرێسپی و سەرەکانی بزانم و پێ دوایە ئەمە دەبێتەوەی ئەوەی کە ئەمە ئۆپەراسیۆنەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان
ڕابگیرێت و ئاگر بەس بەتەواتی بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ سڵاو ڕێزمان هەیە بۆ میوانەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست. سپاس دەکەین. خۆی لە ڕاستیدا ئۆپۆراسیۆنەی کە تورکیا دەستی پێ کردووە پێشتر کە داوای کردووە بە درێژایی یا بە قوڵایی ئەو 32 کیلومترە بێتە ناو خاشی سووریاوە بۆ پێکێنانی ناوچەی ئارام، ئەوەی کە بەشەر بۆی نەچوە سەر ئێستا بە کشانەوەی هێزەکانی سووریای دموکرات و پەیدا لەو ناوچانە بۆی ئەچێتە سەر. واتە ئامانجی تورکیا دێتە دی بە بێشەڕ کەوا بوو بەڵێ پێم وایە بەکشانەوەی ئەو هێزانە لەو ناوچانە و پێکاتنی ئەو ناوچەی ئارامە کە تورکیا ویستوێتی و ئەمریکا ڕازی بووە لەسەری و رووسیا و وڵاتانی تریش بێگومان هەر ڕازی بوونە لەسەری شەڕەکە کۆتایی پێدێت و ئەو ناوچەیە دروستە بێت. بەڵێ پێ دوایانی سەبارەت بە ڕێکەوتنی کوردیش لەگەڵ حکوومەتی سووریا کار چەندە ئەمڕۆ فەرماندەی هێزەکانی سووریای دموکرات مەزلوم کۆبانی باسی لەوەی کردبوو کە تاکو ئێستا ڕێکەوتنەکە بە تەواوەتی نەکراوە. ئەی پێ دوای و ڕێکەوتنە چی بەسەردێکەوە بڕیار بوو کە هێزەکانی سووریا لە ناوچە سنووریەکان لەگەڵ تورکیا بڵاوان پێ بکرێەوە لە چەند ڕۆژی ڕابردووش مەسەلەن هێزەکانی حکوومەتی سووریا هاتبوون بۆ چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستان؟ ئەو ڕێکەوتنەی کە کراوە بێگومان ڕێکەوتنەکە لە نێوان ئەمریکا و تورکیادا کراوە، ئەوەی تری کە ڕێکەوتنێکی سەربازی بوو لە نێوانی هێزەکانی سووریا دموکرات و ڕژێمی سووریا بە نێوەنجێری رووسیام پێم وایە ئەوە سەرکەوتو نەبوو لەبەرەوەی کە تورکیا جێی بەو هاتنەی سوپای سووریا نەدا و دواتریش رووسیاش ڕازی بووە لەسەر پێکاتنی ئەو ناوچەی ئارامە و لە ئەنجومەنی ئاسایشی ئەگەر ئاگدار بن لە دەی ئەو مانگە هەریەکە لە ئەمریکا و رووسیا و چین ڕازی نەبوون بەوەی کە ئیدانەی هێرشەکانی تورکیا بکرێت بۆ سەر ئەو ناوچەیە. واتە ڕێکەوتنێکی نهێنی یاخود ڕازیبوونێکی نهێنی لە نێوان وڵاتە زلهێزەکان هەیە و هەمویان ڕازین بەوەی کە ئەو ناوچە ئارامە پێک بێت کە تورکیا سوورە لەسەری و مکوڕە لەسەرەوەی کە بێ ئەو ڕێکەوتنە سەر بگرێت کە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی تورکیادا کراوە و هێزەکانی سووریای دموکراتیش ئامادەی خۆیان دەربڕێەوە کە ڕازین یاخود پابندن بەو ڕێکەوتنەوە ئەم ڕۆژ دەستیان پێکردووە لە سەرەکانی و لەو ناوچانە کشاونەتەوە مانای وایە ئەوانیش ڕازین بەوەی کە ئەو ناوچانە ڕادستی تورکیا بکەن و ئەو ناوچە ئارامە پێک بێت. بەڵام بەڕاستی ئەوەی کە جێگەی گومان و جێگەی سەرسامیەوە کە میوانە بەڕێزەکەتان ئاماژەی پێدا ئەوەیە کە مادام دەکرا بەبێ شەڕ ئەم ناوچانە تەسلیم بە تورکیا بکرێەوە خوێن ڕێژینەش نەدەکرا، بۆچی هێزەکانی سووریا دموکرات زووتر ڕازی نەبوون ئەو ناوچانە چۆڵ بکەن و ئەو ناوچە ئارامە پێک بێت؟ ئێستا لە ژێر فشاری هێزی سەربازی و لەشکرچێشی سوپای تورکیادا ڕازی بوونەوە بە فشاری ئەمریکا ڕازی بوون بۆ لەو ناوچانە بکشێنەوە. بەڕاستی نەئەبووە ئەو قوربانیانە بدرابان کە بەداخەوە لەو ناوچانە دران لە پێناوی پاراستنی ڕۆژئاوای کوردستان و سنوورەکان، بەڵام دوازار ئەوان چۆڵیان کرد و تەسلیم بە تورکیایان کرد. بەڵێ بەس پێ دوایە هێزە کوردیەکان لە ناوچەکانی تریش بکشێنەوە، چونکە ئەو باسی بڵین ڕێکەوتنەکەی ئەمریکا و تورکیا باسی 32 کیلۆمەتر قوڵایی دەکات، چونکە ئەمڕۆ هێزە کوردیەکان تەنان لە دوو شارۆچکەی سەرسنوور کشاونەتەوە. فەرماندەی هێزەکانی یاسەدە مەزلوم کۆبانێ باسی لەو کردو کامە بۆ پیشاندانی نیازپاکیەوە کشانەوەیش دوای مەسەلەن پەیوەندێکی وەزیری جێگری سەرۆکی ئەمریکا لەگەڵ مەزلوم کۆبانێ فەرماندەی هێزەکانی سووریای دموکرات بووە. ئەگەر ئەوان لەو ناوچانەی تریژ نەکشێنەوە بێگومان شەڕ بەردەوامە بێ ئەوان پابند بن وەکو پابندی خۆیان ڕاگەیاندووە بەو ڕێکەوتنە کە ئەوان لەو ناوچانە
هەمووی ئەکشێنەوە کە ڕێکەوتنی لەگەڵ لەسەر کراوە لە نێوانی ئەمریکا و تورکیا من پێم وایە هێزەکانی سووریا دیموکرات لە ناوچەکانی تریش ئەکشێنەوە چونکە نەکشێنەوە شەڕەکە بەردەوامە بێ واتە بە زۆری بەهێزی سەربازی داگیرەکرێن کەوابوو ئەو لەو ناوچانە تریش ئەکشێنەوە بەڵام ئەمڕۆ سەرۆشی ئەمریکا قسە لەوە ئەکا کە ناوچەیەشی تر پێک ئەندریا خود کوردەکان لە ناوچەیەشی تر نیشتەجێ ئەکرێن ئیتر ئەو ناوچەی کە کوردەکانی لێ نیشتەجێکرێن یاخودە ئیدارەی کوردەکانی لێ ئەمێنێتەوە غێری ئەو 32 کیلۆمەترێک کە بە قوڵایی تورکیا دێتە ناو خاچی سووریاوە و بە درێژایی نزیکەی 500 کیلۆمەتر کە تورکیا دەستی بەسەردا ئەگرێ لەگەڵ سوپای ئازادی ئۆپۆزیسیۆنی سووریا ئەو ناوچانە دەبنە ناوچەی ئارام بەڵام دیار نییە لە ڕاستیدا لە داهاتووە ئەو ناوچە ئامەرامە شکڵ و شەوەی چۆن ئەبێت و چۆن ئیدارە ئەکرێت وایە ئایا ئەمریکا لەو ناوچەیە دەسەڵاتی ئەبێ و هێزی لە ناوچەکە ئەمێنێت یاخود رووسیا چۆن ئەبێت لەو ناوچەیە و هەروەها ڕێکەوتن لە نێوانی تورکیا و سووریا لە ئایندەیە چۆنە بێت چونکە ئەمە پەیوەندی هەیە بە ئایندەی سووریا و ئەو پرۆسە سیاسی کە ئێستا بەڕێوەچێەوە نووسینەوەی دەستوری نوێی سووریا ئەمانە هەمووی بەڕاستی نادیارن ئەوە ڕۆژان و مانگەکان و ساڵەکانی داهاتوو ئەمەمان بۆ ڕوون دەکاتەوە. سپاس دەکەم دکتۆر کاک بڕامگەرم و لای بەڕێزت سەبارەت بە ناوچە ئارامەکە لێدوانی جیاوازێ بەس ئەگەر قوڵایەکەی 32 کیلۆمەتر بێت لە خاکی ڕۆژاوی کوردستان چەند ناوچەیەکی پارێزی حەسەکە دەمێنێتەوە ینی هەو زۆربەی ناوچە کوردیەکان ئەوکو کۆبانێ قامیشلۆ گرێسپی سەرێکانێ ئەم ناوچانە بە تاواتی دەگرێتەوە بەڵێ بێگومان ئەوەی ئەوان ڕایان گەیان 32 کیلۆمەتر تەواوی ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان دەگرێتەوە شوێنێکی وا نامێنێەوەی تر باسی مافی کورد بکەیت لە سووریا و باسی بریاری 2554 بکەیت و ڕێکەوتن کە تۆ خاکە بەدەستەوە نەما و گەلێ بەدەستە نەما و شار و بەدەستە نەما مەگەر حکوومەتی منفا دروستکەن بۆ کوردە بۆ پەیەدە و بۆ هەسەدە و بۆ من هیچ وینێکی نامێنێ یعنی وەختە مەگەر ئیسەش کە ڕابکەن لەو منتیقانەوەکو لە ڕێکەوتنەکاتەوە بوون بە فەیلقی پێنجی جێژی عەرەبی سووری بڕۆن لە ناوچەکانی ئەوان ئەمەگەرمێنێ هیچ ئەرزشیان بەدەستەوە نامێنێ تێیدا دابنیشن یعنی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بۆ بەنشەت کوردەوە یعنی بەس پێ دوای دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود قورسە کورد لامەوە ناوچانە بکشێتەوە ئێستا ئەمڕۆ لە دوو شارۆچکە و دوو شارۆچەیەکی کشانەوە ناوچەی گرینگن یاخود ینی پێ دوای ناوچەی تریشی بە دووادادێت بەڵێ بێگومان بەس لێدوانەکانی تورکیا و داخوازیەکانی ئەردۆغانە کە وای وتۆ بەنیازە ئەوە کە ئەگەر بۆی سەر بگرێت بەڵام لە هەمان کاتدا ئێمە ڕقسەکانی مەزلوم کۆبانی و سەرکردەکانی تری هەستەدەش ئەڵێن ئێمەتە ئەم ڕێکەوتنە بەس بۆ ئەم گرێسپی و سەرەکانیان بەس بۆ ئەم دوو شوێنە ئەیکەین ئەوان چونتە ژێر ئەمە باسی ناوچەکانی تریان نەکردووە و ئەم میوارەش لە هەندی هەواڵی ترم بیستم ئەڵێ مناقەشەی ئەوانەمان نەکردووە جارێ مناقەشەی ناوچەکانی تر نەکراوە ماوەتەوە سەر شتێکیش ڕۆژی سێشەمە دانیشتنی سەرۆکی تورکیا ڕەجەب تاییب ئەردۆغان و ڤلادیمیر پوتین هەیە کە لە مۆسکۆ پێکەوە دادەنیشتمان پرسە لەسەر هەمان پرسی سووریا کە شوێنێکی زۆر گرنگ لەو کۆبوونەوانە داگیر دەکاوە ئەوکو دەزانین ئێستا گەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو دەڵێن بەش کرا بە عێراق دراوە بە ئەمریکا سووریاش دراوە بە رووسیا ئێستا سووریا ناوچەی نفوز و هەژمونی ڕووسەکانە ئەجە با ڕووسە قوبڵ دەکەن تورکیا ئەم بەشە فراوانەی خاکی سووریا بەرێ کە دەوڵەمەندترین ناوچەی سووریایە چن بیرەکانی نەوتی ڕومێلان کە 120 بیر نەوتی تایە غازی تایە هەموو بەنداوە گەورەکانی تشرین و چەندین بەنداویتری لەسەر ڕووباری دیجلە و فورات لەو ناوچەدان هەمووی کە سەرچاوەی بۆ سامانی ناوچەی کشتتوکاڵی زۆر گرنگە قوبوڵەکان ئەمان ئەمە بکەێت دەست تورکیاوی باوە بزانین تورکیا ئەگەر بێتە ئەم ناوچەوە و ئەو 3 ملیۆن ئاوارەی کە لە سوورین و هەموو ئایدی خۆن و لە هەموو تاقم و گروپە وابەستەکانی سووریا کە وابەستەی ئەردۆغانن ئەوانە بێنێتەوە لێ نیشتێک ئەمانە ممکن نییە جارێکی تر ئەو ناوچانە چۆڵ بکەن چونکە ناوچێکی زۆر گرنگە لەوان پێوە ناچیان ڕووسەکان بشت نەژێر باری ئەمە قوبڵ بکەنەوە چونکە لێدوانەکانی پوتینیشمان و حکوومەتی رووسیا و وەزیری دەرەوەشیان لە چەند ڕۆژی ڕابردووە ئەڵێ ئەبێ هەموو هێزە بیانیەکان لە سووریا بستن دەرەوە بە خۆیشمانە ینی بە ڕووسەکانیشەوە دەبێ هەمووی سووریا چۆکە ئەوە سیاسەتی ئەوانە چونکە ئەگەر رووسیا بەر ئەوان کەوت بێ و ناوچەی هەژمونی ئەوان بێ ئەوان قوبڵ ناکەن
ئێران بەشێکی بەرێ و تورکیا بەشێکی بەرێ و کێ بەشێکی بەرێ و بەو شێوە بێ لە عێراق هەمی بۆ ئەمریکیەکان بیان ئێمە لە ماوەی ڕابردووچە لە دوای 2011ەوە گەر ڕووسەکان ئێمە دیقەتێ بدەین و ئاورێ لە ڕابردوو بدەینەوە رووسیا بەهێز و توانای گەورەی سەربازی هێنا بۆی بۆکو دڵێن ئاخر پێگەی لەسەر ئاوی گەرم کە سووریا بووە بەتایبەتی مینای تەرتوس کە لە بن دەسەڵاتی ڕووسەکاندایەوە قاعدەی حمەمیمیان هەیە ئەمانە پێگەی گرنگی رووسیان ئەمانە چۆڵ ناکەن دوای ئەوەی دۆستەکانی رووس کە معاهدە و دەی سەداقە و تەعاونی درێژخایانیان لەگەڵ ڕووسا بوو چ عێراق چ لیبیا ئەوانە بازاری چەکی رووسی بوون هەموو چەک و عقدەکانی تەستیحکردنجیان هەموو لە رووسیا ئەوانەی لەز دەرچوو بە ئەمەتەوەکە مەگەر نەبێ تاگە دۆستی لەم ناوچەدا سووریا مابووە رووسیا بە هەموو قووەتی هات نێڵێ رووسیا پێ هەر ئەوانیش نیانێشت ڕژێمی ئەسەد بکەوێت لەبەرەوە ئێستا ینی ڕێی رووسیا و بڕێرەکانی رووسیا لە دیاریکردنی ئایندەی رووسیادا کاریگەری دەبێت لەسەر ئەمە ڕێکەوت باش بەس بە کورتی سەبارەت بە ناوچە ئارامەکە لەکوێ دەست پێ دەکەێت تاسا سنووری باشووری کوردستانە بەڵێ بێگومان ئەوەی کە باز دەکرێت 32 کیلۆمەتر و 450 تا 500 تاکو سەر حدودی عێراق دێت تا دێرە زۆر دێرە زۆر ئەمە لەلایەکی ترەوە ئەم ناوچە ئەگەر لێرا کورد کەسی نەبێ و بێ پشت و پەنا بێ برێ بەڵام لێ دەچێتە دێرە زۆر و ئەو زربەیەکی گەورە لەو هیلالی شیعێ دەدا کە ساڵانێکە ئێران کاری بۆ کردو و دروستی کردو کە پایتەختەکانی بەغا و شام و بەیروتی بەیەکەوە بەستۆتەوەی سەر لە تاران و سوار سیارە بن تا بەیروت ناوەستن بەڕێگەی بەڕیا ئەگەر ئەمانە بکەن ڕێک کۆست و بربەستێک بۆ ئێران دروستەکەنەمە ئەگەری بەدیەکەوتنی نێوان ئێران و تورکیادا لە ئایندە دێکی نزیکدا کە ئەگەر بگەن ئەوان لەوانە ئێرانەکانیش بەوە قایم نەبن. بەڵێ سپاس دەکەم دۆتە گەڕێم بۆ لای بەڕێز دکتۆر ئەحمەد بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی مەسەلەن 12 ڕۆژە و خەڵکی سڤیل دەبێتە قوربانی و بۆ نمونەی دەبین چەکی قەتاغیکرا و بەرامبەر بە خەڵکی سڤیل بەکاردێنرێت بەڵام ئەو کاری چێک کە ینی تاکو ئێستا شەڵوەیەکی گلاکەرەوە نەبوو وە سەبارەت بە پشتێکردنی ئەمریکاش بۆ کورد لە خۆراوە بە دیاریکراوی و کارەکەی بۆ چی دەگەڕێت؟ بۆ کارەکەی بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی ئابووریە لە ناوچەکەدا ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مێژوو کورد هەمیشە بەداخەوە بۆتە قوربانی بەرژەوەندی زلهێزەکان لە 100 ساڵی ڕابردوودا بە تایبەتی دوای ڕێکەوتن نامەی سایکس پیکۆی ساڵی 1916 کە کوردستان دابەشکراوە بەسەر ئەم 4 وڵاتەیە وڵاتە زلهێزەکان هیچ کاتێک کۆ نەبوونەتەوە لەسەر بەرژەوەندی گەلی کورد وەلەو ماوە مێژویانەی کە لەو بەرگە مێژویانەش کە پشتیوانیان لە کورد کرد بێت لە شۆڕشی ئەیلول بێ یاخود لە کۆماری مەهابادی قازی محەممەد بێت یاخود لە کوردی باشوور بێت لە شەڕی لەگەڵ داعش و هەروەها لە کوردی ڕۆژاوە بەرژەوەندی خۆیان هەبوو کاتێک کە بەرژەوەندەکەیان تەواو بووە کاریان بە کورد نەماوە و کوردیان فرۆشتیوە بەداخەوە ئەمە هەمووی بەرژەوەندی زلهێزەکانەوە هەمووشیان کۆکن لەسەر ئەوەی کە بەرژەوەندی وڵاتەکانی ناوچەکەکەوە وڵاتی سەردەستن ئەوانە بەرژەوەندیان لە پێشترە لە کورد کە گەلێکی بندەستە و خاوەنی قەوارە و دەوڵەتی خۆی نییە بینیمان لە 16 ئۆکتۆبەر کە پشتیان لە کورد کرد دوای ئەو هەموو قوربانیەکە لە باشووری کوردستان درا لە شەڕی لەگەڵ داعشە هەروەها لە ڕۆژئاوای کوردستان دوای ئەو هەموو قوربانیدانە و دەیان هەزار کوژرا و بریندار ئێستا پشتیان لە کورد کرد و بەرژەوەندی خۆیان لە نێوان خۆیاندا کە بەرژەوەندی سیاسی و ئابووریان هەیە لەگەڵ تورکیا و هەروەها وڵاتەکانی تریش لە نێوان خۆیاندا رووسیا لەلایەک و هەروەها ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی تریش لە لایەشی ترەوە هەمویان پشتیان لە کورد کرد و ئەوەتە ئەبینین کە کورد هاتەوە خاڵی سفر بەداخەوە. بەڵێ زۆر باشە بەس وڵاتانی ترە وڵاتانی ڕۆژاوە مەسەلەن کە بانگەشەی مافی مرۆڤ دەکەن ینی ئەی ئەوان لە کوێنێ سامەسەل منداڵی کورد لەوێ دەبێتە قوربانی چەکی قەدەغەکراوی دژی بەکاردێنرێت.
کاک حەشیم خۆی بانگەشەی مافی مرۆڤ و بانگەشەی دیموکراسی بەڕاستی بوونەتە دروشمێکی بەتاڵ بەداخەوە هەر ئەو سووریایی کە ئێستا ئەو شتەڕێتیادا هەڵگیرساوە کە تورکیا لەشکرکێشی کردووەتە سەر ڕۆژئاوای کوردستان لە 2011ەوە کە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی گەلانی سووریا دەستیان پێکرد تا ئێستا زیاتر لە 9 ملیۆن کەس لە خەڵکی سووریا کوژراون زیاتر لە 6-7 ملیۆن کەس ئاوارە بوونە بە ناوە و بە دەرەوە هەر ئەو وڵاتانەی کە بانگەشەی مافی مرۆڤ و دیموکراسی ئەەکەن تا چەند هاتن ڕژێمی بەشار ئەسەد ڕازی بن بۆ ئەوەی کە بڕوخێت ئەو وڵاتە زلهێزانە هاتن پشتیوانیان لێ کرد کە نیوەی وڵاتی سووریا وێران بێت و ئەو هەموو خەڵکە بکوژرێت رووسیا کە یەکێکە لە ئەندامە هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش پشتیوانێکی سەرسەختی ڕژێمی بەشار ئەسەد بووە کە تا ئێستا هێشتوێتیەوە و هەروەها ئەمریکاش نەی ئامادە نەبووە بەڕاستی پشتیوانیەشی بەهێزی ئۆپۆزیسیۆنی سووریا بێت بۆ ڕوخاندنی بەشار ئەسەد وڵاتانی تریش بە هەمان شێوە بەرژەوەندی سیاسی و ئابوووریان لە ناوچەکەیە هەبووە بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوش کورد کاتێککە هەڵەبجە چیمیاباران کرا خەریک بوو بیدەن بە ملی ئێران بڵێن ئەو چیمیابارانە سەدام حوسێن نەیکردووە بەڵکو ئێران کردوێتی لەبەرەوەی ئەو کاتە بەرژەوەندیان لەگەڵ سەدام حوسێن نابوو تا دوای ڕوخاندنی و هێرشکردنی بۆ سەرکوێت ئەنجا بەرژەوەندیان لەگەڵ سەدام حوسێنانەما بۆ ئەو کاتە تۆمەتباریان کرد بۆیە بەڕاستی دروشمەکانی مافی مرۆڤ و دروشمی دیموکراسی ئەتوانی بڵێن دروشمێکی بەتاڵن و لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێن و ئەنجومەنی ئاسایش بۆ ئەوکە دروست بووە بۆی ئەمنیەت و ئاسایشی جیهان بەرقەرار بکات و ئاسایش لە وڵات لە دنیادا بچەسپێنێ بەڵام هەر ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی ئاسایشن خۆیان هۆکاری نائەمنیەتی و نائاسایشی وڵاتانی جیهانن ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کردوتە مەیدانێک بۆ شەڕ و شۆڕ و بۆ نائاسایشی و بۆ نابەرقەراری و ناسەخامگیری و هەروەها ئەو سەدان هەزار خەڵکەی کە لە سووریا کوژراوە لە عێراق کوژرا تا چەند ئەو وڵاتانە کە ئەندامی ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکانی لەسەریان هاتنە جواب و ئەوەی ئێستاش لە ڕۆژئاوای کوردستان ئەگوزەرێ بە هەمان شێوە ئەوان لەبەر بەرژەوەندی سیاسی و مادی و ئابووری خۆیان چاوپۆشی ئەکەن لە هەرچی پێشەلکاریەکە ئەکرێت بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت بازار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بڕێز کاک بڕام کرم و لای بڕێزت سەرەتا بەرگلەوەی کە بچینە سەرەوەی کێ مەسەلەن بۆشایی هێزەکانی ئەمریکا پڕ دەکاتەوە سەبارەت بەوەی کە بۆچی ڕێکەوتنەکەی حکوومەتی سووریا لەگەڵ لایەنە کوردیەکان سەرکەوتوو نەبوو بەست لەگەڵ هەسەدا بەڵێ بێگومان ئەوەی هەیە ئێستاکیەوەی کە ناوچەی عێن عەرەب و کۆبانی و خۆتزانی جەراب من بە جۆمانە هێزەکانی حکوومەتی سووریا چۆتە ناوی ئێستا حتا ئەردۆغان لە قسەکانی ئەمڕۆژە نووسیبی بەیانی من چاوەڕێت ئەو دانیشتنەمە لەگەڵ پوتینە ئینە ئەوان لەو مۆقعیانیان نتوانم شوێنی مەگەرەکمان بێ لەو ناوچە بمێنەوە باز ئەوانیشی کردبوو بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئەو ڕێککەوتنەی هایناوەتە ئاراوەوە رووسایە ئەگەر دوایی لە پڕکردنەوەی بۆشایەکەدا حەزەکەی زیاتر لەسەر ئەوە قسەکەی نەمەک لە کاتی کە ئافرین کەوتە بەرشاڵا و ئەگەر لە بیتان بێت ئەو کاتەش چەند سیارێکی جێشی سووری و ئەوانە هاتن بچن بۆ ئافرین بەر بە تەدەخل و داگیرکاریەکانی تورکیا بگرن ئەو کاتە بەڵام هیچ شیان پێ نەکرا و تورکیا لەوانی شەرمی نەکرد و ڕێزی بۆدان نامە تەمسیلی دەوڵەتی فەرمی سووریاکان هەر ئەو ناوچانەی داگیر بەڵام ئێستا بۆ ئەیکا لەبەرەوەی وەکو ئەردۆغاندی لەژێر حەسانەی رووسیادان جێشی سووری لەسەر لەژێر حەسانەی جێشی سووریا لەژێر حەسانەی رووسیا و رووسەکان دایان پارێزن و رووسەکان دیانە بە هیچ شێوەیە نابێ بەریەکەوتن لە بنێوان حکوومەتی سووریا و تورکیادا ڕوودا لەعنی لەبەر ئەوەی ئەگەر تەنسیق لەگەڵ رووسەکاندانەکەن تورکانیان گڵۆپی سەوز بەوێدا نەگیرسێ و ئۆکەی و موافقەتی ئەوان وەرنەگرن هیچ شتێک ڕوونادا لە نێوان حکوومەتی سووریا و تورکیادا و ئەمەشی ئەم ڕێکەوتنەی هێناوەتە ئاراوە لە نێوان کورد و حکوومەتی شامدا هەر رووسەکان لەبەرەوە ئێمە شەوێک پێش هێرشەکە شەو هەواڵێک بڵاوکرێ هەتا هێزەکانی تورکیا بڵاوگەن ئەم شەو فڕۆکەیەک لە فڕۆکەخانەی قامیشلو نیشتوێتەوە دیار بوو ئەو فڕۆکە بوو کە وەفدێکی رووسی هاتنە قامیشلووە بووکەوە مەزلوم کۆبانی و هەندێک لە سەرکردەکانی سەدان بن لە قاعدەی حمێمی رووسی لەگەڵ سووریەکانە دایان نیشانن بێکەوە ڕێکەوتنکەوە تەنانەت باسی ئەوان کەوا هەسە دەبێتە فەیلقی پێنجەمی جێشی سووری باش و بتوانن بێکەوە بەر بە ڕزوی کە رووسیا سەرپەرشتی بۆچی بە تەواوەتی جێبەجێنەکەەوە بڕێر بۆ خۆ حکوومەتەکە بڵین هێزەکانی حکوومەتی سووریا بچن سەر سوورەکانیش بڵاو ببنەوە بەڵێ بەر بە شاڵاوی تورک بگرن و بەر غەزوی تورکی بگرن و دوای ئەوە باز لە مەسائلی سیاسی بکەن ترەوەی دوای لە بڕیاری 2554 باسی نووسینەوەی دەستوروانەکان بتوان حەلێک یان چارەسەرێک بۆ کێشەی کوردا بنێن بەڵام وا دیارایتر ڕووداوە خێراکانی ئەم ناوچەکە بچەوە هاتنی وەفدەکەی ئەمریکا بۆ تورکیا ئەم ڕێکەوتن و ئاگربەسەی کە هاتە ئاراوەوە ڕۆژشاراوەکانی کە ئێستا بۆمان ڕوونیە چی لە دواوەتی ئەمانە بێگومان ویان کرد ئەو ڕێکەوتنەی نێوان کورد و سووریا دەکراوە لەوانەیە دوا بکەوێ یان بەجۆرە لە جۆرەکان جارێ بمێنێت باشە بەسەر ئەو بۆشایی کە ئێستا هێزەکانی ئەمریکا بەجێی دەهێڵن ئێستا بۆ نمونە مەزلوم کۆبانێ باسی کرد کە هێزەکانی ئەمریکا لە من بچ لە ڕقە لە کۆبانێ تاکو ئێستا کشاونەتەوە ینی کێ سوودمەندە پێت وایە لە داهاتوودا کێ دەتوانێت پڕیان بکاتەوە بەڵێ ئەمە یەکەم جار نیە ئەمریکا بکوێتە هەڵەی واوە تووشی ئینتیکاسەی وا گەورە بێ ئەوەی کە ساڵی 2011 لە عێراقی شاکردی بە هەمان شێوەکە ئەو کات ئۆباما سەرۆکی تازە بوو هاتە سەرکار بەڵێنی ئەوەی بە دەنگدەرەکانی دابوو کە ئەم یەکسەر جێشی ئەمریکا لە شوێنەکانی نیزاع وانە دەشتان لە ئەفغانستانیش قولی ئەویاندا ویان نەکرا کشانیان و دوایی بینیمان ئێران سوودمەند بوو بۆشایی ئەمریکای لە عێراقا پڕ کردوێسە خۆی خاوەن بڕیارە لە عێراقدا ئێستا لە سووریایشدا من پێشتر لە بەڵامی پرسیارەکانی پێشووتردا ئاماژەم بە ڕۆڵی رووسیا و گرنگی سووریا بۆ رووسیادا و ڕوونمان کردو پێویست ناکە جارێکی تر دووباری بکەمەوە ئێستەش کە دوو هێز هەن لە سووریادا ئەوان لە ماوەی لە دوای 2011 ڕۆڵی گرنگیان بینیوە بۆ مانەوەی ڕژێمی ئەسەد ما ئەوەی کەوا ڕژێمی ئەسەد نەکەوێت بینیمان ئەو ڕژێمانی کە لە دوای بەهاری عەرەبی لە ناوچەکەدا هەر لە تونس لیبیا لە یەمەن مصر
ئەوەی ڕوخان بەس ئەسەد مایەوە ئەسەد بەرگێمێکت ئەسەدش چی بوو بوو ئەو دوو هێزە گەورە رووسیا و ئێران هێزێکی ئەقلیمی گەورەیە و ڕووسیا هێزێکی جیهانی گەورەیە بەریان لێگرت و وتی ئەوتیان ئەمنی رووسیا ئەمنی سووریایە ئێران ئەمنی دیمەشق و ئەمنی تاران وەکێک وایە نەیانێشت بڕوخی ئێستا کە ئەمریکیەکان ئەڕۆن بێگومان ئەمان کە بە هێزیان لەوێ ئێران بە تایبەتی قوربانی گەورەی داوە لە ساڵانی ڕابردووە لە مەراسیمیان بە شەهیدەکانیان کردووە لە وڵاتەکەی خۆیان کە لە سووریا کوژراون ڕێبەری شۆڕشی ئیسلامیران عەلی خامنەئی وتی ئەو شەڕەی ئێمە لە حەلەب بکەین نەگەر لە حەلەب نەکەین دەبێت لە تاران بکەین ئەمان بە عمقی ئیستراتیجی خۆیانی دەزانن ئەوان بۆیە لەوێن و بە هەموو توانایەکیان ئەو بۆشایە پڕ دەکەنەوە و دەبێت بە ناوچەی نفوزی پەپلەی یەک ڕووسەکان و دواتر ئێرانیەکان ئەوان هەر لەسەوە پێگەی خۆیانی تیا بەهێز دەکەن و پارێزگاری لێ دەکەن و چۆن لە عێراقدا گرێیان لە ئەمریکەکان بردەوە بێگومان ئەمریکا خۆ هیچ پێگەیەکی لە سووریا نەبووە تاگە پێگە و دۆستی ئەم هێزانی هەسەدە و ناوچە کوردنشینەکان بۆم پێگانەی بوو کە لێرەی بوو ئێستا بە دەرچوونی لەوە کە عێراقی لەدەست دەرچوە بێگومان ئەم هەرچەنە ناوچەی هەژمونی ئەمریکای عێراق ئێرەشی دەست دەرەچێەوە ئەمە شکستی استراتیجێتی ئەمریکایە لەم ناوچەدا. سپاس دەکەم دۆتەگرم بۆ لای بەڕێز دکتۆر ئەحمەد بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی بەکارهێنانی ئیسلام لەم هێرشانە لەلایەن مەسەلەن تورکیا و تێکەڵکردنی باینی پیرۆزی ئیسلام و لە بەرامبەریشە مەسەلەن لە پەنایەوە زۆر جار هێرش دەکرێت سەر ئاینی پیرۆزی ئیسلام دەمەوێت ڕای بەڕێزت بزانم لەسەرم پرسە. بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەم شەڕێکی ئاینی نییە ینی بەڕاستی مەسلەی ئیسلام تێکەڵ کراوە بە مەسلەی سیاسی ئەم شەڕێکی سیاسیە بە ئیمتیاز نەک شەڕێکی ئاینی بێت بەڵام بەداخەوە لە پەنایی ئەو مەسلەی ئەوەی کە بە تورکیا گوایە سوورەتی فەتح خوێندراوە و ئاەتی قورئان بەکارهێن و ئەمانە خەڵکێک بەداخەوە هێرشە کاتە سەر ئیسلام و تۆمەتباری ئەکەن بەوەی کەوە ئیسلام هۆکاری نەهامەتی گەلی کووردە ئەوە بەڕاستی بۆ سونەشی زۆر زۆر هەڵەیە چونکە میلەتی ئەمە میلەتێکی مسلمانە زۆرینە مسلمانە ئەگەر خەڵکانێک بۆ مەرامی سیاسی خۆیان ئاین بەکاربێنن خۆ میلەتی ئەمەش میلەتێکی مسلمانە ئەوانی کە دەسەڵاتدارن و هێزی پێشڕەوایەتی میلەتی کوردەکەن بە ئەوانیش ئاینی پیرۆزی ئیسلام بەکاربێنن ئەی بۆچی ئەوان ببنە هۆی ئەوەی کە گەلی کوردوا پیشان بدرێت کە گەلێکە چەپڕە و مارکسی و هەڵگەڕاوەیە لە ئیسلام و وا پیشان بدرێت کە ئیسلام یعنی گەلی کورد هەڵەگەڕێتەوە لە ئیسلام. ئیسلام ڕێژی داکوتاوە لە ناو میلەتی کووردا و میلەتی کورد یەکێک لەو گەلانەیە کە زۆر درسۆز بووە بۆ ئیسلام و بە ئێستاشەوە پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەو هێزانەی کە پێشڕەوایەتی گەلی کورد ئەکەن لە هەموو پارچەکانە دەتوانن ئەوانیش ڕەدی ئەوانە بدەنەوە کەوا ئاین بە دژی میلەتی کورد بەکاردێنن ئەتوانن زانایانی ئیسلام بێنە سەرخەت و لیژنەکانی فتووا ناوەندەکانی فتووا و دیراساتی ئیسلامی لە هەموو ناوچەکان و لە هەموو پارچەکانە ئەوان سوورەتی فەتح بەکاربێنن دەتوانێت ئەوانش سوورەتی نەسر بخوێنەوە بەکاری بێنن یعنی بۆچی ینی خۆیان بە کەمتر بزانن لە میلەتانی تر میلەتی کورد میلەت کەمتر نییە لە تورێک لە فارس لە عەرەب بەڵام بەداخەوە لە پەنایی ئەو هێرشانەی کە تورکیا یا ئەوردۆغانێک هاتە سەر ڕۆژاوای کوردستانیا پێشتر داعش بە ناوی ئیسلام کە ئیسلامی بەکارهێنا یاخود پێشتر سەدام حوسێن سوورەتی ئەنفالی بەکارهێنا دژی میلەتی کورد هەندێک خەڵک لە پەنای ئەوەوە بە باگراوەندی فکری و ئایدۆلۆژی ئانەوێت هێرش بکەنە سەر ئیسلام و تۆمەتباری بکەن بەوەی کە ئیسلام هۆکاری شکستەکانی کووردە کەەوە میلەتی کورد بەوە بەڕاستی هەڵناگەڕێەوە پەشیمانیش نابێتەوە لە ئاینی ئیسلام و ئەوش کاری تێناکات بەڵام ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە لە بری ئەوە ئەتوانێت ئێمەش ئاینی ئیسلام بەکاربێنین بۆ ڕەتدانەوەی ئەو کەسانی کە نەوێت ئیسلام بەدژی گەلی کورد بەکاربێن ئەمڕۆ کورد ئەوەندەی کە پێویستی بە یەکگرتووی هەیە بە هەموو چین و توێژەکان و بە هەموو شەریحەکانی
ئەوەندە پێویستی بەوە نییە کە تۆمەت ببەخشێتەوە و ئیسلام تۆمەتبار بکرێ یا مسلمانان یا ئیسلامیەکان تۆمەتبار بکرێن یا مەلاکان تۆمەتبار بکرێن بەوەی کەوە بەرگری لە میلەتی خۆیان ناکەن. ئەمڕۆ هێزە کوردیەکان پێویستە هەموو شەریحەکان هەموو پێکهاتەکان هەمویان کۆ بکەنەوە لە ژێر چەتری یەکگرتووی نەتەوەیە و هەمویان کۆ بکەنەوە ویان لێ بکەن هەمویان بەرگری بکەن نەگویان لێ بکەن کۆمەلگای کوردستان دابش بکەن بە فاکتەری ئایدۆلۆژی و بە هۆکاری فکری. ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە کە بەداخەوە هەندێک لە سەرکردە کوردیەکان و حیزبە کوردیەکان تێکەوتونەوە بە تایبەتیش ئێستا بەهۆی ئەوەی کە شەڕێکە لە ڕۆژاوای کوردستان هەیە کەەوە محکومە یعنی هێرشکردنە سەر ڕۆژئاوای کوردستان بە پێ ڕێکەوتن نامە نێو دەوڵەتیەکان بە پێ ئەوەی کەەوە هەر دەوڵەتە سنووری خۆی هەیە دەتوانێت سنووری خۆی بپارێزێ بەڵام بۆی نییە هێرش کاتە سەر وڵاتێکی دیکەەوە ئیسلامیەکان و مامۆستایان و خەتیبەکان و هەموویان ئیدانیان کردووە بەڵام لە پەنای ئەوەدا بێیت هێرش بکەیت سەر ئاینی ئیسلام و ئیسلامیەکان تۆمەتبار بکەی و مەلاکان تۆمەتبار بکەی کە ئەنەو ئەوان هۆکارن بۆ ئەوەی کە کورد بەو دۆخەدا تێپەڕوە ئەی بۆچی هێزە کوردیەکان مراجعی خۆیان ناکەن بۆچی ڕەخنە لە خۆیان ناگرن کە ئەوانیش حساب و هیچ لایەنێکی تر ناکەن هەر هێزە کوردیەکانمان لە ڕۆژئاوای کوردستان بەداخەوە یعنی حسابیان بۆ هێزە کوردیەکانی تر نەکردووە تەنها خۆیان بڕیاریان داوە لەو ناوچەیە ئەی بۆچی لەگەڵ بەشار ئەسەدی خۆیان ڕێژ ڕێگەکەون بەڵام ئامادەنینە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئەردۆغان ڕێکەون لە کاتێک ئەوان پێشتر داوایان لێکردن لە ساڵح موسلیم و ئەوان کە مەلەفی خۆیان لەگەڵ پەکەکە و لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان تێکەڵ نەکەن ئەوان ئامادەن پشتیوانیان لێ بکەن و ئامادەن لە ناوچەی خۆیانە ئیدارەی خۆیان هەبێت ئەگەر ئەوان شەڕیان نەکرد بەبێ شەڕ ئامادە بووانە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا ڕێکەوتونا ئێستا ئەوان بەشێکە بوون لەو ناوچە ئارامە و لە ناوچەی خۆیان ئەمانەوە بەڵام ئێستا لە قەلیش بوون و لە کۆتریش نا ئەمریکا پشتیوانیان لێکە و نە ڕووسیاش ئامادەیە و ناوچانیان بداتەوە دەستی وەڕژێمی بەشار ئەسەدیش تا ئێستا ئامادە نییە دانیان پێدا بنێەوە لەو ماوەی ڕابردوودا بەخاین لە قەڵەمیدان و تا ئێستا زۆرینەی کوردەکانی سووریا ڕەگەزنامەی سووریایان پێ نەدراوە هاوڵاتی نین ینی مافی هاوڵاتی بوونیان لە سندراوەتەوە بۆیە بەڕاستی ئەمە زۆر زۆر هەڵەیەکی گەورەیە کە بەداخەوە هەندێک لە چەپەکان بە تایبەتی تێکەوتونە بەوەی کە لە پەنای ئەو هێرشانە هێرش ئیسلام و ئیسلامیەکان تۆمەتبارەکەن یا مسلمانان و مەلاکان تۆمەتبارەکەن و باشترە ئەوەی کە ئێمە هەمومان یەک بگرین و بە یەکگرتووی و بە یەک هەڵوێستی ڕوبەڕووی هەموو ئەو تەحەدیاتانە بینەوە کە ڕوبەڕوومانە بێت. باشە دکتۆر زۆر بە کورتی بەڵام واز ناکێت کە تورکیاش پێشتر بۆ مەسەلەی گفتوگۆ ناتوتە پێش لەگەڵ هێزە کوردیەکان چووکەوان باز دەکەن کە مەسەلەن هیچ شتێکێکیان بەرامبەر تورکیانە تەقاندووە پێش ئۆپەراسیۆنەکە تورکیاش خۆی بە گفتوگۆ ناتوتە پێشەوە بە کورتی بە کورتی بێ سپاس دەکەم. تورکیا ئەمە تەمان تورکیا خۆیە بێ وەڵامی ئەوە بداتەوە بەڵام تورکیا پێشتر داوای کردووە کە ئەوان ینی بەشێک نەبن لە پەکەکە و مەلەفی خۆیان لەگەڵ ئەوان تێکەڵ نەکەن ئەوان بە مەترسی ئەزانێت لەسەر ئاسایشی نەتەوەی خۆی و لەسەر سنوورەکانی خۆی دیارە ئەمریکا و رووسیا وڵاتانی تریش ئەم مافیان بە تورکیا داوە کوەندامێکی ناتۆ کە ینی هەڕەشە لەسەر ئاسایشی نەتەوەی هەیە و لەسەر سنوورەکانی هەیە بەرحاڵ خۆیان وەڵامی خۆیان نەدانەوە لە هەموو حاڵەتەکاندا ئەو دەیتوانی سنوورەکانی خۆی پارێزێ بەڵام سنوور نەبەزێنێ بەڵام ئەو ئامادە بووە کە هاوکاری کوردەکانی سووریا بکە بە مەرجێک ئەوان مەلەفی خۆیان لەگەڵ مەلەفی پەکەکە تێکەڵ نەکە. بەڵێ سپاس دەکەم کاک بڕوان کاتمە زۆر کەمەوە سەبارەت بە مامەڵی ترامپ و تویتەکانی سەبارەت بە ڕۆژاوای کوردستان و سەبارەت بە کوردیش یعنی دوێنێش ڕۆژنامەی واشنگتن پۆست باسی لەوە کردبوو کە لە ماوەی 1993 ڕۆژە زیاتر لە 130,000 قسەی ناڕاستی کردووە ترامپ ینی سەرنجی بەڕێزت لەو بارێکی وە سەبارەت بە مەسەلە ئاراستەکردنی سیاسەتش لە ڕێی تویتەرەوە بڵێ بێگومان ئەم مۆدێلەی
کە ترامپ لە ئیدارەکەی پێدەباتڕێەوە نوعێکی عجیب و غەریبە لە بەڕێوەبردننی سیاست و ئیدارەدانی وڵاتدا بەڕاستی و تایسە لە ڕابردوودا هیچ سەرۆکی وڵاتێک و بەتایبەتی ئیداری ئەمریکیش بەم شێوە لە ڕێگەی تویتەر و ڕاوسەرنجی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی و ڕانەگەیاندۆ بۆ خەڵک و بۆ شێوانی ئەمە کارێکی نەشیا و نەگونجا و بڕیاری سەرپێی و بەرژەوەندی گشتی وڵاتێکی زلهێزی وەک ئەمریکا کە ئاشتی و شەڕی جیهانی بەدەستەوەیە لەوانەیە قورس بێ بە تویتەر و ئەمانە بە خەڵک بوترێ لەبەرەوە ترامپ ینی جێگەی ڕەخنەی زۆرە زۆر لە تیمەکەی خۆی لەعنی لە مێژووی ئەمریکادا تا ئێستا هیچ سەر و کۆمارێک نەبوو هێندە لە وەزیر و ڕاوێژکارەکانی و تیمەکەی دەست لە کار بکێشنەوە و لێ درکەونەوە ئێستا دەبین لە حیزبەکەی خۆشیوە ناڕزایی زۆر 13,000 قسەی ناڕاست زۆرە لە ماوەی حکومڕانیەکەیدا کە 1990 بێگومانەوە ڕێژەیەکی زۆرە و جێی شەرمەزاریە بۆی ئێستاش ئەوەی ئەم هەنگاوانەشی هەردەنی قسە و تان و تەشەری زۆری لەسەر ئەمە هەندێک لە برێتمە گۆر کە نوێنەری ئەمریکا بوو لە هاوپەیمانی نێودەوڵەتی زاوتی ئەمە هەدیەکی گەورەیە لە ترامپەوە بۆ ڕووس و بۆ ئێران و بۆ کوێکەمێکەوە کوردەکانی بەجی هێڵاوە و ناوچەی چۆڵ کرد و ینی نەک ئەو زۆرتر لەبەی گراهام کە یەکێکە لە دۆستە نزیکەکانی خۆی و لە حیزبەکەی خۆشێتی لەم شتانە زۆر بەرامبەری وەستا ئێستا پێ دوایە دەرفەتی و توێشێ لە نێوان کورد و تورکیا ئێستا کە ئاگربەست خەریکە دەستپێکە بەڵێ وڵا بەس بۆ وەڵامی دکتۆر ئەحمەدەوەی کە بەرامبەر بە ئەردۆغان و کوچیەمان من حەزەکەم وەڵامێکی کورد بڵێم ئەوەی کە ئەردۆغان ئەگەر ئەمان لەگەڵ پەکەکەن لە بنیاچی نەبن شەڕیان ناکە و دۆستی خۆیان جیا بکەنەوە ئەوان نیان شاردوێتەوە تورکیا نەیشاردەوە ینی دوژمنی سەرسەختی کورد لە هەر چوار پارچەی کوردستان یعنی ئەگەر تاریخی درو درێژە هەر لە بەیانی ئازارەوە کە جێبەجێ نەبووە دەوری تورکیا بۆ کە کەرکوبنەت نەگڕاوە دەسەر منتیقی حکومی ذاتی لە ساڵی 1984 کە یەکێتی نیشتیمانی کوردستان مفاوەزاتی لەگەڵ سەدام حوسێندا کرد لە کاتی شەڕی عێراقی و ئێرانیە بەیانی ڕێکەوتن مامجەلال ڕەحمەتی ئێستا ڕوانی شاد بێ بەیانەکە لە بەغا بخوێنێتەوە و عومەر شێخموس لە لەندەن بەیانی ئیعلانی کە شەو وەزیری خارجی تورکیا هاتە بەغا نەهێشت ڕێکەوتن ئەوان ئەڵێن ئەگەر لە مەریخیش کەیانی کوردی دروست بێ ئێمە ناڵین لە ئەفریقاش دروست بیانی با کاک دکتۆر ئەحمەد زیاتر و دوورتر سەیر ئەم بابەتە بکاوە بە شێوەیەکی تر و کاتی ئەوە نیە مەسەن ئێمە ئەم برینانە بکردنەوە کورس پێویستی بە یەکدەنگیە بە سپاس دەکەم دکتۆر نی خولەکەش بۆ بەڕێزت بە کورتێگە شتێکت مابێت سپاس دەکەم خۆی لە ڕاستیدا خۆی کورد کیانی دروست نەبووە ینی ئەوەی کە لە سووریا هەیە تەمان کیانی کوردی نییە هەسە دەخۆشی ینی ئیدعای ئەوەی نەکردووە کە ینی کیانێکمان دەوێت کیانێکی کوردی کانتۆنێکە و ئەوان هێزەکەشیان ناونەوە هێزەکانی سووریای دموکرات ینی لەگەڵ ئەوەنە شارەکان خۆیان بڕێوە بن ئەوان پێ دەڵێن ئیدارەی خۆ بەڕێوەبەری لەگەڵ ئەوە نین کە دەوڵەتی کوردی وەک عەبدوڵڵا ئۆزەلانیش تەمان لە کتێبێکە خواحافیزی لە دەوڵەتی کوردی کردووە ئەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی کە شارەکان خۆمان خۆ بەڕێوەبەری خۆیان پێ دەڵێن بەڕێوەبەری خۆسەری دەوڵەتی کوردی نییە ینی هەتا ئێستا کوردەکان لە سووریا ئەسڵەن ڕەگەزنامەی سووریایان نییە دەوڵەتی پێوانێت دەوڵەت بێ ئەمە تەمان بەرگری نییە لە ئەردۆغانیا لە دەوڵەتی تورکیا ئەوان سیاسەتی خۆیان هەیە و بەرژەوەندی خۆیان هەیە هەموو ئەو دەوڵەتانەی کە کوردیان تێدا بەداخەوە دژی هەموو کیانێکی کوردینە هەمووشیان هاوکاری یەکتریەکەن ئەوە حەقیقەتێکە دەوڵەتی عێراق بێ سووریا بێت تورکیا بێ ئێران بێت هاوکاری یەکتریەکەن لەسەرەوەی کیانێک و قوارەیەک بۆ کورد دروست نەبێ ئەمە ڕاستیەکە بەڵام کورد چۆن بتوانێت بەرژەوەندی خۆی پارێزێت چۆن خۆی سیاست بیرکردنەوەیشی هەبێت دوورمەودا بێ و استراتیژیەشی هەبێت تا ئێستا کورد ناتوانێت کۆنگرەی نەتەوەی ڕێک بخا یعنی هەموو حیزبەکان ئێمە بینیمان لە باشوور ینی لەسەر کەرکووک جیاواز بووین یانێکێتی و پارتی جیاواز بوون یەکگرتووی بەو شێوەیە نایەتە دی بەڕاستی تەنها بە ئیدعا و بانگەشە نابێت بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی بوران شێخ ڕۆف سپاسان دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ